ئەچینە ناوچەی سەوزایی ئاوەدانی و خاوەن سروشتێکی جوان و سەرنجڕاکێش. ئەو شوێنەی ئێمە بۆی ئەچین زۆر لە مێژاژیان تێیدا بەردەوامە. شوێنی دروستبوونی یەکەم شارستەنەدا لەو ناوچەیە کە ئێمەی بۆ ئەچین. خاوەنی چەندان شوێنەواری مێژوویە. دۆڵی شاورێ ئەو شوێنە گرنگ و مێژوویە کە دێبەدێ بەڕێوەیە بووی. دۆڵی شاورێ کەوێتە باکووری ڕۆژاوای شاری ڕانیە بە دووری 25 کیلۆمەتر. ناوچەکە بە چەندین گرد و تەپۆڵکە و چیای بەرز دەوردراوە. 1000 بۆ 1300 مەتر لە ئاسی ڕووی دەریاوە بەرزە. سەر بەناحەی سەرکەبکانی قەزای ڕانیە و پارێزگای سلێمانیە. دۆڵی شاورێ ناوچێشی شاخاویە، خاوەن سروشتێکی زۆر جوان و سەرنجڕاکێشە. بەسەر چاوەی سروشتی مرۆیی جۆراوجۆر دەوڵەمەندە. مێژووی ئاوەدانی لەو دەڤەرەدا بۆ سەرەتایەکی زوو ئەگەڕێتەوە. خاوەنی چەندان شوێنەواری مێژووی دێرینە. جوانە شوێنی کۆچەریانە هۆ بەبە هۆ بە ڕەشمەلیان هەڵداوە هۆ بەبە هۆ بە ڕەشمەلیان هەڵداوە. لە کۆنەوە ئەو دەڤەرە بۆتە جێگای چاوتێبڕین و ململانەی گروپ و خەڵکە جیاوازەکان. بەڵام هەموو جار ناوچەکە لەلایەن خەڵکی ڕەسەنی ئەو دەڤەرەوە بەرگری لێکراوە و پارێزراوە. تەنانەت لە سەردەمی ڕژێمی ڕووخاوی بەعسا ئەو دەڤەرەیەکێک بۆ لەو شوێنە دەگمەنانەی کە هیچ کات ئەو ڕژێمە نەیتوانیوە دەستی بەسەردا بگرێت و پێگەی خۆی لێ قایم بکات. لە یاوینانە و بەهار ببینە قەندیل مەندیلی هەر فرێ نەداوە قەندیل مەندیلی هەر فرێ نەداوە. دۆڵی شاورەیەکێکە لە ناوچە هەرە استراتیژی و مێژوویە گرنگەکانی هەرێمی کوردستان. ئەم دۆڵە لە ڕووی مێژووی و کەلەپوری ئابووری سیاسی و سەربازیەوە بیگرە بۆ بوارەکانی گەشت و گوزار و کشت و کاڵ گرنگی تایبەتی هەیە. یەکێک لە تایبەتمەندە جیاکەرەوەکانی دۆڵی شاورێ ئەوەیە کە ئەم دەڤەرە بایەخێکی فرە ڕەهەندی هەیە. لەلایەنی مێژوویەوە خاوەنی سەرمایە و کەلەپورێکی نەتەوەی گرنگە. لەلایەکی ترەوە سروشتە پاک و دڵڕفێنەکەی ناوچەکەی کردووە بە ڕووگەی هەزارەها گەشتیاری ناوچەکە و شارەکانی تری کوردستان. شاورێ ناوچێکی بەرفراوانە. سنوورێکی دیاریکراوی هەیە لە ناو دۆڵی شاورێدا. چەندین دۆڵی دیکە هەنا وەک دۆڵی ڕەقە و دۆڵی پلنگان و دۆڵی گوڵان و دۆڵی ئاشکەریان. ئەمانە هەمووی دۆڵی شاورێیان پێ ئەوترێت. دۆڵی شاورێ لە دەشتایەکانی بتوێنەوە دەست پێکات تاکو و سنووری زینی وەرتێ. دۆڵی شاورێ دۆڵێکی تا بڵێ سەوزایی و جوان و خۆش. لە ناو دۆڵی شاورێش مێدێرە بە هەشتێک لەسەر زەمین. ئێرە دەی مێدێرەیە لەگەڵ ئەوەشە دۆڵی مێدێرە. بە درێژایی ئەم دۆڵە و مێدێرە باخ و باخات و سەوزایی جوان دەیەکی تەڕوو پاراو. ئێمە دێبەدێ لێرە تۆمارەکەین. دەیەک خاوەن زۆرترین شەهید لە ناوچەکەدا. ئێرە منزڵی یەکێک لە شەهیدە ئازاکانی سەردەمی ڕاپەڕینە. ئەو شەهیدەی
بەدەست و بازووی خۆی بە تفەنگەکەی خۆی ڕاپەڕینی هەڵگیرسان. شەهید عەلی نەبی. ئێرە زێدی شەهید عەلی نەبی. بابچینە کوێستان بۆ گەشتی ئەم ناوە بابچینە کوێستان بۆ گەشتی ئەم ناوە جوانی جیهانی خوا بەم شوێنە داوە جوانی جیهانی خوا بەم شوێنە داوە. مێردێرە ئەو دێی لە جوانیدا بێهاوتایە. لە نێوان ئەم شاخانەدا جوانترین سەوزای هەڵکەوتووە. داروباخەکانی دێ هەند جوانن مرۆڤ ئاسوودە دەبێتەیدا. چۆن دۆڵی شاورێ مێژوێشی گرنگیەیە. مێردێرەش وەک یەکێک لە دەکانی شاورێ بەشدارە لەو مێژوە گرنگەدا. ئەوەی کە گرنگە شەهید عەلی نەبی ئەو کەسەی بە چەکەکەی دەستی ڕوبەڕووی بەعز بوویەوە ئەو بووە سمبولی ڕاپەڕینەکەی بەهاری ساڵی 1991. ئێرە زێدی ئەو شەهیدە نەمرەیە کاوڕێ و هاوکارێکی شۆڕش و پێشمرگەکانی ئەو کات بووە. ئەم شوێنە ماڵ و پێگەی عەلی نەبی بووە. ئەو ئامێری پەیوەندی کە کاک نەوشیروان مستەفا گەیاندێت دۆڵی شاورێ لە ئەشکەوتی دوودەرە بۆ پەیوەندی بە ڕێخستنەکانی ناوشارەکانەوە بۆ ڕاپەڕیندانراوە ئەلەم شوێنە بووە. کەوەتانێ لە باخچە ئیران و نازەنینێ تازە فەریکە وەی زاڵم غەمێمێن ئامان ئامان ئامان. هەر گوندێک کە بیگری لە شاور هەڵگری دنیایەک مێژووە دەتوانێم بە هەر بە کورتی بڵێین شاورێ بچووکراوەی مێژووی هەموو کووردە. دەتوانێت سەرەداوەکانی هەموو مێژووی کورد لەم مەملەکەتی ئێمە لەم شاورە دەستکەوی لە کۆی بوارەکانە. گوندی مێردێرە تاوان مێژوەکەی تێکەڵاوی تەواوی مێژووی شاورە، بەڵام هەموو گوندێک خصوصیاتی خۆی هەیە لە مێژوودا و لە بواری مێژوویشە و بەهۆی ناونیشانی شێوە دیسان هەر بە هەمان شێوەیە. هەر بەخۆی ناوی گوندی مێدێرە لە مێدێرە هەندێک سەرچاوە پێیان وایە مێدێرە، هەندێک سەرچاوە پێیان وایە مێردێرەیە وەتا دێری نێران یا دێری مێیان وەتا دێرێتر ڕەهاب یا دێری نێران. بەڵام ئەل لەسەر لە نێرەکە نزیکترە، ینی دێری نێران بووبی چکو لە ناو ئاینی مەسیحیە هەم پیا و هەم ژنیش ژیانیان لە خوا حرام کردووە و خواپەرستیان کردووە لە دێری تایبەتە. ئێرێکێ لەو دێرانە بووە کە لە گوندی مێردێرە خواپەرستی تیا کراوە، ناوەکەش هەر لەوە هاتووە. چۆن لە مێژووی ئاوادانی دیەکەکەیە مێژووی ئاوادانی مەرحەلەی جۆرا و جۆر بووە، ینی فترێک ئەو ناوچەیە لە بەرەوەی ناوچەیەکی گرنگ و ستراچی بووە لە ڕووی سەربازیەوە. زۆرینەی هێزەکانی داگیرکەر ڕویان لەم ناوچەیە کردووە چکو شوێنی خۆ ئاشاردانی هێزە بەرگری کارەکان بووە. من هەندێک مێژوو خوێنەوە کە سەردەمی ئاشووریەکان چەندین جار پەلاماری ئەم ناوچایە دراوە. تقریبا 900 ساڵ بەر لە ئێستا ئاشووریەکان پەلاماری ئەم ناوچەیان داوە کە یەکێک لە پاشەکان ناوی کیرخی کارۆغ بووە. خودی پاشاکەشیان گرتووە، یانی 900 ساڵ بەر لە زاین لە قەڵای هەولێر هەڵیاماسیوە. لەبەرەوە ئەم ناوچەیە شەڕ و ململانێ و کێشمەکێشمی زۆری تێدا کراوە. ئاوەدان بۆ چۆڵ بۆتەوە، ئاوەدان بۆ چۆڵ بۆتەوە، بەڵام بە دروستی ئاوەدانی ئەم جاریان نزیک بە 250 بۆ 300 ساڵە بێ کە تا ئێستاش بە مێردێرەش بە هەمان شێوە ئەوە بۆتەوە. بەڵام ئەگەر سەیری گۆرستان و ئاساوارەکانیەکەی یعنی تقریبا مێژوو ژیان لەم گوندانە نزیک بە 5000 بۆ 6000 ساڵ بەر لە ئێستا بەلانی کەمی دەبێت. بەڵام مەرحەلە هەیە چۆڵ بۆ و جاتر ئاوەدان بۆتەوە چۆڵ بۆتەوە ئاوەدان بۆتەوە. شوێنەوارەکانیش هەر ئەوە نیشانەدەن بەپێی گۆڕەکان گۆرستانەکان شێوەی ناشتنەکانیان مەسەن هی زۆر کۆن هەر پێتەڵی هی تازەتر پێتەڵی هی دەورانی ئیسلام پێش ئیسلام
دەورانی مەسیحی لێرە بەعام مەسەلەن ناوچەیەک بکە بەردەوام ئاوەدان بۆ بەڵام ئاوەدانی لە مەرحەلەی جۆرا و جۆر بووە و لێرە تقریبان وەکو بڵێن چۆن لە کوردستانە هەمووی خەڵک لە ناوژیانێکی فرەیدا ژیاوە ینی لێرەدا مەسەن چۆن ئێستا مەسیحیەتە بووە زەردەشتێتە بووە یەهودیەتە بووە دینەکان بە زۆری ینی تەنان ئاینی بودی لێرە هەبووە تایفەی هەر بەو ناوە ئێستا شەرماوە دارە خرکەڵی بەرمایەڵان هەتا عەیامەکی زۆر لە بۆ من هەردایەوار بێ دارە خرکەڵی بەرمایەڵان هەتا عەیامەکی زۆر لە بۆ من هەردایەوار بێ مێردێرە کەوێتە نێو دۆڵێکەوە بە درێژی دۆڵەکە دار و درەخت و سەوزاییە کۆتادەی دۆڵی شاورەیە لە ڕۆژهەڵاتیەوە زیلەبە و دیەکانی دۆڵە ڕقەیە لە باکووریەوە شاخی بێترخێنە و لە ڕۆژئاواشەوە شاخی ماکۆکە ئەم دەیە سەر بەنەحەی سەرکەبکانی قەزای ڕانیەیە بە دووری 30 کیلۆمەتر کەوتۆتە باکووری قەزای ڕانیەوە لە ئێستاە زیاتر لە 35 خێزان تێئاژین سەرقاڵی ڕەز و باخ و کاروباری کشتتوکاڵین لەگەڵ ئاژەڵداری مێردێرە دێ خاوەن قوربانی خەبات و بەرخۆدان هەمیشە بۆتە نوچی ئۆڕمەی کە بەرامبەر بە دوژمنەکەی وەستاوەتەوە خوێنی شەیدانی ئەم دەیە وەک باخچێکی پڕ لە گوڵوان لە ناو خەباتی گەری کووردا خۆشەوی شەید چاوڕەش خاوەن شەید و تا ئێستاش پێشمەرگە لە شەڕی داعش لەگەڵ ئەوەی بریندار کراوە ئۆتۆمبیلەکەشی لەلایەن ئەو گروپۆ براوە خاوەن قوربانی وە خۆی ئەڵێت قەت لە بیرم ناشنەوە لە بن سێبەری دارەکانی دێ بە یەکەوە دانیشین و گفتوگویەکمان ئەنجامدا دڵی جرەد وەلا غەمدا مای تابانم وەرە زەخمە جارگم بۆ پیرە ئەم خۆشەوی کوڕیشەی چاوڕۆژ خاوەنی دوو برا و باب شەیدم خەڵکی گوندی مێدێرم ئێستا پێشمەرگەم لە خواروی داخۆ لە خواری کەرکک و داخۆوان بەردەوام لەسەر پێشمەرگایەتی و لە من لە سەرەتای دەستپێکردنی شەڕی داعش لە لیوای 11 پێشمەرگە بووم ئەو کاتی لە هەشتی شەشوانەوە گەر داعش هات مووسڵی گرتووەمەت لە سەرەتای لە مەلا عەبدوڵڵاوانە بەردەوام بووی لە شەڕ و سەرەتای وابزانم 31 2015 بوو داعش هجوومێکی گەورەی کرد بۆ لای کەرکووکەوانە لەو شەڕەدا چەندین شەهیدندا چەندین بریندارندا خۆشم سایرەخم بەجێ مالەگە بڕێک پارەوانە لە خۆشببختانە تا ئێستا هیچ خەرەبوو نەکرامەوە تا خەڵک ساڵان تووتنیان دەکرد لە توت نوشتیویان دەکرد تەماتە و شتیانەکرد بە ئێستا زیاتر بەروومەکەی لە میوەجات پێکدەی لە هەنجیر و خۆخ و گوێز و ئەو شتانە زیاتر خەڵک سەرقاڵە بە باخچەی هەنار بە باخچەی هەنجیر گوندی مێدەیە گوندێکە خاوەنی زۆرترین شەهیدە لە دۆڵ شاورێ شەید عەلی نەبی کە خەڵکی گوندی مێدێرەیە خاوەنی زیاترین شەهیدیش لە دۆڵ شاورێ گوندی مێدێرەیە وا بزانم ئەگەر هەڵە نەبووم گوندی مێدێرە ئەوەی لەبیرم بێ زیاتر لە 28 تا 30 شەهیدی هەیە ئەو گوندە بەتەنیا ئەو دۆڵە دۆڵی مێدێرە هەتا هەر پێڵەن دۆڵی مێدێرە گوندی مێدێرە تقریبا 30 تا 25 ماڵ هاوینان زیاترە دستانە خەڵکەکە دەڕواتەوە لەبەر قوتابخانە و مەکتەب و شتانە زیاتر ڕوو لە شارەکەنەوە بەس هاوینان ئاوەدانە بێتەوە زیاتر دوای چوومە ناودێ و لەوێ پورە ئایشێ و خاتونێکی تر سەرقاڵی نانکردن بوون ئەوان وەک هەمیشە ماندووبوون بە جەستەیانەوە دیارە پورە ئایشێ دەستە خۆش بێ یا ڕەبی لە گیانت خۆش بێ
یا ڕەبی بەخێر کوێیە ئەو ترێ ناو ڕەزانە هی خۆتان نا ئەرێوەڵای خۆمان ئەم گوندێ ینی ئەرێوەڵایە ئەو گوندەیە کورکوڕێ و ئیسەر دوو دەرێ و ئەم نانە بۆ چیەکەنەمە ئەو نانە لە بۆ ماڵ ئەسمایل خاڵی اسماعیل خاڵی بۆ ماڵ بەیانخانیەکەن ئەرێوەڵا لە ماڵە بەیانخانەشەم ناهیناییم ئەبەر نانی نایم بە خۆشارڕۆیە لە بۆ گەڕانی مادبوونی خۆتانم بۆ باس بەخوایدا حسابن ناگەڕێتەوە هەنداماندی بووین هەندا شەقی بووین ئەبە حیوان بووین ئەبە منداڵی ساوا بووین 200 سەری حیوان نەدۆت دەنهینا هەر لە ماڵی باوی بووین خەمن لێ ئەخوات پێشمەرگەش داتر ئەخوات بەخوای دوونانم هەبانە ئەویش پێشمەرگان لێ ئەستاندم داتن لە تەشتیان دەدەینە براشم لەسەر جۆخی نێبوون ئەبە خوای برام هەموو لە برسانە مردن پێشمەرگانی ژنان لێ ئەستاندم ئەجا بوهارانە ڕۆیشتی نەچوونی کوێستانی خۆ ئەباینەی ئەکیکەڵی ئەگۆڕبلان ئەچوونە ئان نەخەجییان ئەرێ وەڵا لێوێ ئەبووین هەتا پاییز دادات ئەگەر پاییز دادات باو ماگۆ دەبی بەخۆ بە مەولودی بێەوە دەبی بێوە سەر براش مەگەڵدابوون مەولودش مەگەڵدابوو وەیەگۆ دەبی بێەوە بچنە سەر ڕووباری بێزێوێ دیان بکەن ئەمیش هەندەماندی بووم حەوت کرێکاریشن هەبوو چڵوێ گەڵای گەڵا بکەن بۆ حیوان بۆ حیوان بەخوایجا ئەمە هێک لە قسەی باوی ناچوینە دەرێ ئەمە لەمەوە بوو گەل لە قسەی باوی خۆ بچینە دەرێ بەخوای ڕاستەمرین ئەمە هێک لە قسەی باوی ناچوینە دەرێ بەس خەڵکی وەکیل خەڵکی الحان نەبووین گوێ نەدەینە داکێ گوێ نەدەینە باوی خەڵکی ئێستاوە ئارێ وەڵا خەڵکی ئێستا ئارێ بەخوا نانەکەی بەیانخانیش بەشدارم تایە ئارێ وەڵانانی بەیانخانش بەیانخان بەخۆ سەلامەت بی بەیانخان بەخۆ سەلامەت بی ئەم وتکانە بەت وەم نەدا بە میشاداوێتی بەداکێشا بژێری ئەڵێم ئێستا وەزعەکەت چۆن ئەبینی تۆ ئێستا خۆن ئیشاڵڵا خۆشی ئێستا مەسەڵەن ماندووبوونی ئێوە و کاتە ئیشاڵڵا خۆشەبی ئیشاڵڵا خۆشەبی ئەلحانجا خۆشی ئەلحان چ لێ بکەم نەکوڕمایە و نەکجمایە هەما چوونە جێ و ڕێیە خۆ بە تاقی تەنەشا لێرە بەجێمایم سەرقاڵی چی لێرە ئێستا وەڵڵی سەرقاڵی دانیشتنێ وەڵا هەندە خیار ناکردینە تەماتە ناکردینە و ئارێ وەڵا ڕزما هەیە جا ئەگەر حاضر بوو کوڕشاچن لێکەنەوە ئافرۆشن نیوەکێ دەنەمە نیوەکێش بەخۆ خۆ کوڕەکان ئارێ وەڵڵا ئەجا وەکی دیکەش چێڵ و چواڵ و ئەشتی هاالە ئەرێ وەڵڵا ئەجا قسەکە خەراب بێ ڕەشیکەوە بەخۆینەوە قسەم قسەخراونێ ئەم شێوە ناکردن ئاوای بێنەوەی کوێیانی هەر وای نانەکەنەوە ئەرێ وەڵام هەرەوە لە نانیاکە اینجا هەموو بە تەنور نایکەن تەنور وەڵی تەنوریش ناهەیە ئاهەیەتن بەڵا نەجیران دێن لە بۆ خۆ پێ بکەن نە ئەمیش بەتەنێ لە بۆ خۆ پێ ئەکری ئەمە لەوانە بەیان هەر نەزانان تەنوریشت وایە وەڵی هەموازانن وەڵی هەموازان نەگەر فێڵانن لێ نەکەن ئازانن فێڵەکە لەبەری بۆیان بکەن فێڵەکەن ئەرێ وەڵا گەل لەبەر هەندێ نەبێرە وەڵی هەموازانن دار بن لەشتان ساڵی شەڵا دەڕەبێت توش بە خێرەی سەر چاویە پولحیشی هەندی زۆر گەرمە حاڵ باشە ئەمە شەوجاری گوێلەکەی مەڵاجارێکی دی گەمان بەخۆ ناکەی نەوێ دەرنەچی ئابا دەرەچێت چیەوە کابڕۆحمان لێرێ وا دەرچی بەردەوام میوەتان هەبووە هەموو دەمێ ئەو میوانە هەتانە چییە؟ جا هەنجیرە و ترێ و سێوە و گوێزە و هەڵوچێ و هەرمێ و کەرتکە ناسکە و ئەوە باشە لێرە ئەو خۆتان عادەتەن جگەل لە باخ و باغداری سەرقاڵی چیترن وەڵا ئەو هاە خیار و شتی و هاە بکەین و هەیە دوسێ ماگای ڕاگری و چی بکەین پاسێکی ڕابردووی دێم بۆ بکە لە پێشە ئەم دێت چۆن بوو ژیانتان گوزەرانتان بەخوای جابرایی بەڕێز ساڵانی زۆڵە زۆ خەڵک هەمووی بە جۆت و گایە ژیە هەموو ماڵان جۆتی خۆ هەبوو فەلاحەتێ کرد
بفلاعي ئابەر بڵاو بوو دیێکە أري والله أفو على بربلا هكذا سمع عز خوه پێشتی جوابوون بلى والله في بس يوم بيرم دير أو أبوه ليلة حمد ما بيجي مجال لي الحين لين ما قلنا وزين في مجال لي ويله خدت شو نبو دو جاي ذكرت حكمت هذا ويلها خانوا مالو وراتي صوت عنده أما جاي سفري شيء قازلين شنو راني بديني راني حكمتي سفري شيء شنو ورثي عندك شو يعني عندك شو حكمت يعني بيجمع هالليو حكمت ده شيء ده بواسطة بانو دريك دينية لأن بيجمع هالليو حتى شو شكتك شو بيجمع هالليو ما خرج ولا لو خاني سندر فينا سندر سوناريا هنجا يشتكي قلوبي كوتايا سندر فينا سندر سوناريا هنجا يشتكي قلوبي كوتايا كان يشتكي قلوبي كوتايا مام اسماعیل بۆ بشودانێک لە کاروباری ناوباخەوە هاتووە ماڵەوە لە بن سێبەری بەرماڵەکەی خۆی نانی چەور بە ڕۆنی کوردی لەگەڵ دۆی ئەخوارد منیش بێ ئەوە ناخۆش بوومە شەریشی بەڕاستی تام و چێژکی تایبەتی هەبوو دوای نان خواردنەکەش هەنە قسە و باسمان کرد چاوپرسی ڕایگەر من تا بڵێ دەڕێنن نیشانەی کوردی گیانە کوێستان و یاگەرێنن چاوپرسی ڕایگەر پێم لە لێرە سەرقاڵی چی نێوە ئیش و کار و کەسابەت چیەکەن ئەوەڵێ ئێمەیشن زۆرە ئەمە باخچەن هەیە و ماگان هەیە و بەرە باخچەن زۆرە و جێکی خۆشم پێن و کوێستانە و ئەجا لێ چەم لێ پرسی ژیانی لادێ تا چەند خۆشە خۆشترە لە ژیانی ناوشایەوە بە تەبیحاتە هەموو کەسێکێک نییە ناوەڵاندە کەس لادەی پێ خۆش نییە من لادێم پێ خۆشە هەر لە منداڵیەوە لە لادەی بوویمە هەر پێم خۆشە لە باو و باپیرەڕە هەر لە لادەی بوویمە پێم جێکی خۆشە و بۆ هەموو شاری دنیام دەێ بێنان ئێرە شوێنێکی گەشتیاریش ئازارمەند وڵات دەستی جەشت گوزارە و خۆشە و هەوایەکی فێنک و خۆشە و خۆشەوەڵە خۆشە هەموو ڕۆژێک سەرقاڵی ئیشن یا هەر ئەێ وەڵا هەموو ڕۆژێ لە ڕۆژێ زیاتە ڕۆژ لە بۆ ناو باخچێ ڕۆی ڕۆژ بۆ ناو ڕۆزە ڕۆین ڕۆژ بۆ جا لە بۆ کوێستانە ڕۆین بۆ چۆ لە ڕۆین ئەوە لە بەهارانە چی پێ هەیە ئاڵا بەهاران لە کولی خواردنێکی پێ وەکو کنگری و وەکو ڕێواس و وەکو ئەوانە باش وەکو کارگ و ئەوانە لە چۆلی لێرە نان و دوێکمان خۆ ئەو نانە چەور بووە چییە؟ ئەڵا نانە چەورە بۆ مانگا و بزن و مەڕ و ماڵاتە ڕۆنێ وەڵا بەڕۆی مەشکە ژوینین ئەیکەین بە دۆیەکە ڕوونیەکات شیرێژەکە کەشکەکە داندووکەکەوە بەس لەوەی پەیداوی شیت پەیدابی پەنیری پەیدابی لۆر پەیدابی ئەوانە هەموو نانە چاوری هەموو ڕۆژەکەیکەن خۆتانە هەموو ڕۆژ ناکەین بەس ڕۆژی نانەکەین ڕۆژی بەس ڕۆژی ناکەین ئەو ڕۆژە نامکرە باشترە وەڵا ئەو ڕۆژی نانەکەین لەسەر سێڵەکە پێدادەین و خۆشە ئەم نان و ماستاوە تا چەند بۆ سیحەتی مرۆڤ بە تایبەتی وەڵی بە تایبەتی ماستا و دۆ لە هەموو دەمێکی خۆشە باشە بۆ تەندروستیوانی وەڵی بۆ تەندروستێکی هەمووش هەر چەورێک بیخۆی دوای لە دوای بخۆیەوەتەوە نەوەی بیپسی وەشتیوە نییە ناوڵە پایداربی لەش ساغی شاجان یاخوا بەخێر یاخوا بەخێر کەناڵەکەتان بەخێر بێ سەر چاو هەر شۆخی بۆن خۆش و بەس پێنکایی دڵی وەک دڵۆپە ئاوەنگی سەر پاڕەی گوڵی هەر شۆخی بۆن خۆش و گەشت پێنکایی دڵی وەک دڵۆپە ئاوەنگی سەر پاڕەی گوڵی وەک دڵۆپە ئاوەنگی سەر پاڕەی گوڵی
کرد و با کوردستان من دڵم دەکرێتەوە سەهۆڵ بەندانی غەمم سەر تاپا دەکرێمەوە بە کرد و با کوردستان من دڵم دەکرێتەوە سەهۆڵ بەندانی غەمم سەر تاپا دەکرێمەوە ئەو دوو ناوە چەندە شیرینە خوددایە هەزاران سەفۆنیا و ئاوازیان تایە ئەو دوو ناوە چەندە شیرینە خوایە هەزاران سەفۆنیا و ئاوازیان تایە هەزاران سەفۆنیا